ئەو پەنجەیەی کە شایەتومانم پێهێناوە، ئەو پەنجەیەی کە شایەتومانی یەکتاپەرستیم پێداوە لە نوێژدا، ڕێگریم لێ دەکا لەوەی کە یەک پیت بنووسم بۆ ئینسانێک کە حکمێکی تاغوتی هەیە، بۆ ئینسانێکی زاڵم و ستەمکار، بۆ ئینسانێکی بێدین تەنانەت یەک حرفیش نانووسم. نیشانەی دامەزراوی ئەوەیە کە بەردەوامە، نیشانەی دامەزراوی ئەوەیە کە ئیمانەکەی لە هەموو شتێک لەلا گەورەترە و ئیمانەکەی بە هیچ شتێک ناگۆڕێتەوە. تەماشاکەن سید قوتب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت، چەند ڕۆژێک پێش ئەوەی کە لە سێدارە بدرێت پێیان گوت تەنها یەک وشە بنووسە، تەنها یەک ئیمزا بکە، چەند وشەیەک بنووسە و ئیمزایە بکە بۆ جەمال عەبدولناسر بۆ ئەوەی کە بڕیاری لە سێدارەدانەکەت هەڵبوەشێتەوە، تەنها یەک ئیمزا بکە و چەند شتێک بنووسە بۆ جەمال عەبدولناسر. بەڵام سید قوتب کە ئینسانێکی دامەزرا و خاوەن ئیمان و بەمەدە و بیر و باوەڕە، لەو کاتەیەدا دەڵێت ئەو پەنجەیەی کە شایەتومانم پێهێناوە، ئەو پەنجەیەی کە شایەتومانی یەکتاپەرستیم پێداوە لە نوێژدا، ڕێگریم لێ دەکا لەوەی کە یەک پیت بنووسم بۆ ئینسانێک کە حکمێکی تاغوتی هەیە، بۆ ئینسانێکی زاڵم و ستەمکار، بۆ ئینسانێکی بێدین تەنانەت یەک حرفیش نانووسم. ئەو پەنجەیەی کە شایەتومانم پێهێناوە، ئەو شایەتومانە ڕێگریم لێ دەکا لەوەی کە تەنانەت یەک حرف بۆ کەسێک بنووسم دان بە حکمێکی تاغوتی دابێنم. ئەوە دامەزراویە لەسەر ئیمان و مەبدە و بیر و باوەڕ. ئێمەش پێویستە ئەوڕۆ تەماشای خۆمان کەین، ئایا ئێمە لەکوێی ئەو هەڵوێستە ئیمانیانە داین و لەکوێی ئەو بابەتە داین و لەکوێی دامەزراوی داین لەسەر بیر و باوەڕ و مەبدەئەکەمان. دەیدەبینین بەڕاستی ئەوڕۆ زۆر لە موسڵمانان پێچەوانەی ئەو نمونە دەبینین برام. بۆیە پێویستە بە خۆمان دابچینەوە و تەماشای خۆمان کەین ئینسانی موسڵمان کە ئیمانی لە دڵدا دامەزرا، ئیمانەکەی بە هیچ شتێک ناگۆڕێتەوە و ئینسانێکی دامەزراوە.